بەناس کەچا 10 ساڵی گۆمژارە راپۆرەکەی ڕووداوێ بوو چاوە ئەو لە پەرستگەها لالەش ئاوارە بوویە پشتی راپۆر دەرکەت خێرخوازێکی پەیوەندی بڕووداوێ ڕەکرد و ڕووداوێ ئەو خێرخواز گەهاندە با بەناس لێوی نەخواست دەرکەوە سەر ڕاگەهاندنێ ئان ناوی وی وەرە گوتن لەو ماوی ژمەرە گوت وی ئەف کارکریە بۆ کوردایەتیە و مرۆڤاتیە نەبمە بەستا سەر ڕاگەهاندنێ دەرکەوە سەر قناتێ ڕۆداوا دەرکەت و هاتە بالێلگێلی دیت و هاتە vê derkê û gotê tê gote divê were ez ê te eyîşkim gerzar wên min bieyîşe wê got nazil ba dayê pîra xwe me gotê got herme heta mezin nebê nezewicê ez ê jê re ratir derê xim ez ê jê re şînim herme 300 hezarî بەناس کێفخۆشە بە ئالیکاریاوێ ئەو خێرخواز مەهانە ژێرە فرێکە و ئەو لە پەرستگەها لالەش دوعایەن خۆ بێردەوام دکە بۆمەلێ دەڤارەقمە تێلەفۆنەمە بۆتە هەر مەهاکە 300 هزارە مشتەرەعینن ژبەر تاقەش تاخەوی و گۆتەشەم تەبرا و قشکنینم گوت ناغەر قشکەکان من هەیە ئەزدا پیرا خۆیمە قشکە من الباداکە خۆیە ئەمێ پەر دنەتە حەیە مەزم بی هەتا تبزەوجی خەلکێن دهۆکێ بگشتی ئالیکاریان ڕادەستی ئاوارەیەن ئێزیدخانێ دکن و لە گۆری پارێزگارێ دهۆکێ هەیە ئالیکاریان ڕێخستنێن ناودەوڵەتی بە ڕەنگێکی بەرفرەه نەهاتنە